سەرەڕای کۆبوونەوەکان و جەختکردنەوە لە دروستکردنی هاوپەیمانێتی کورد بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق بەڵام تا ئێستا حزبە کوردستانیەکانی کەرکووک نەگەشتون با ڕێکەوتنی یەکجاری بۆ بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. بە پێی زانێریەکانی پەیام پارتی پێشنیاری نوێی بۆ حزبەکان خستۆتە بەردەست پێی باش بۆ یەکێتی و پارتی 4 کاندید و حزبەکانی دیکەش 3 کاندیدیان هەبێت و پێکەوە بەشداری پرۆسەکە بکەن، بەڵام تا ئێستا حزبەکان بەڕەسمی وەڵامی ئەم پێشنیارەی پارتیان نەداوەتەوە. پەیام زانیاری دەستکەوتووە پارتی و یەکێتی بربەست بۆ یەکتری دروست دەکەن و پێشبینی دەکرێت ئەو ناکۆکیانە ببنە هۆکاری لێکەڵوەشانەوەی هەر هاوپەیمانێتیەک کە لە داهاتوودا بەنیاز بن حزبەکان دروستی بکەن. پارتی ئێستا بۆ خۆی لێرەوە پشگیری هاوپەیمانەکە بەڵام ئامادە نەبێتە کۆبنەوەکانەوە هیچ قسەیەکشی نییە لەسەر کۆبنەوەکان و یەکێتیش لێرە بە تاکید ئەو قەنەعەتی وایە کە وەکو جاران خۆی ئەتوانە 6 کورسیەکە بێنێتەوە بۆیە بربەستی بۆ دروستەکە کە کاندید ئەمڕۆ دەورە بینیە کاندیدیش ئەگەر لێرە مەسە بڵێن بەری ئەم لا 5 کورسی دراوە پێ ئەگەر حیزبێکی تر کاندیدی نەبێت لێرە بە تاکید هەرینەکە ئەو دەرەچێ بۆیە بربەستی ئەوژێکێتیش بۆی دروستەکە بۆی کەوە ئەم هاوپەیمانێ سەر نەگری و هاوپەیمانەکەش پێم وایە ئەگەر سەر نەگری ئەم جارەش کوردۆک و جارەکانی پێشوو ئەکەوێتە بربەستی توانجی خەڵکی کەرکووک لەبەرەوەی هەر هاوپەیمانێ شکستی هێنابێت لە ڕابردووە بە تاکید یەکێتی و پارتی کەسی یەکەم بوونە بۆی کە شکست بۆ هاوپەیمانێ بێنێت. ئەوە ئێستا بەزەقی بەدی دەکرێت سستی و ساردیەک هەیە لەوەی هاوپەیمانێتی کوردی دروست بێت لە ناو شاری کەرکووک و پێم وایە بربەستی گەورە و ڕێگری گەورەش لە بەردەم ئەو هاوپەیمانێتیە بەرژەوەندی حیزبیە بە تایبەتی لەلایەن هەردوو حیزبی گەورەوە پێیان وایە لە دەرەوەی هاوپەیمانێتی کاندیدەکانیان دەرەچێت. من پێم وایە ئەمەش بۆ خۆیە بێتە مەترسیەکی جدی لەسەر پێگەی کورد لە شاری کەرکووک لەبەرەوەی ئەگ لە دەرەوەی هاوپەیمانێتی من پێم وایە دەنگی زۆرێک لە حیزبەکان ناگاتە ئاسی کورسی ئەمەش ئەبێتە هۆکارێ بۆ لە دەستدانی کورد دەنگی کورد لەم شارە و بەڕاستی لە دەستدانی ئەو دەنگانەی کوردی لە شاری کەرکووک لە ئەستۆی ئەو حیزبانەیە کە بەرژەوەندی میلەتەکە و بەرژەوەندی گشتی ئەکەنە قوربان بەرژەوەندی حیزبی. یەکێتی کە خۆی بە براوەی هەڵبژاردنەکانی ڕابردوو شارەکە دادەنێت پێی وایە دروستکردنی هاوپەیمانێتی بۆ ئەم هەڵبژاردنە گرنگ نییە چونکە بەوتەی بەرپرسی بەشی هەڵبژاردننی ئەو حەزبە لە کەرکووک کاندید ڕۆڵی دەبێت نەک دروستکردنی هاوپەیمانێتی. لە ڕاستیە بە پێی یاساکانی هەڵبژاردن کە لە ڕابردووە هاوپەیمانی بۆ کورد لە منطقەی جێناکۆک ئەهمیەت و بایەخی خۆی هەبووە، بەڵام ئەم جارە بە بۆنی یاسانیوەکەی هەڵبژاردنەوە لەوانەیە ئەو بایەخی جارانی وەکو کە پێشتر هەیە بۆ ئێستا کەمتر بێتەوە بایەقی لەبەر چەند هۆیەک. یەکێ لە هۆیانە ئەوەیە ئەم یاسایە ڕێگا ئەدا بە خەڵک بە خەڵکی سربەخۆ خۆی کاندیدکە، بەڵام لە پێشاوان نەبوو دەرفەتەکانی بەردەم و کەسایەتی سربەخۆ زۆر ئەستەم بوو یان هەر لە ڕووی یاسایی و ڕێگەشی پێدادرا، بەڵام ئێستا ئەم دەرفاتک ڕەخساوە بۆ ئەو کەسانی کە خەڵکی سربەخۆن فەلەبەرەوە کارێکی وای کردووە مۆزوعی هاوپەیمانی ئەو بایەخ و ئەهمیەتی نەبێ وەکوی کە لە جاران هەی بووە. پارتی و یەکێتی بە هۆی ناکۆکیە حزبەکانیان بەردەوام بوونەتە بربەست لە بەردەم هەر پرۆسەیەکی چارەنووساز بۆ کورد لە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان. ئەمەش بە هۆی ململانەی حزبی و جەختکردنەوە لە پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان پێش پاراستنی بەرژەوەندی نەتەوەی و نیشتیمانیەکان لەو ناوچانە. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.